گوتم یعنی حتا کەنجی ئەمن یعنی تۆ بەچی نەکەم یعنی پاش 59 ساڵی یعنی چ جوابی خوای بدەمەوە لەو لای یعنی هەستم بە نقستانی خۆم دەکرد زۆرش بەش خۆم بە شەرمەزار دەزانی منداڵم گەنجم دەدی دەچوون وێژی دەکرد لە ناو چایخانەکەی من دەچوون وێژی دەکرد ئەم بە شەرمەوە تەماشایانم دەکرد یعنی ئەم قەت لەو تەسەوڕەی نەبووم بە یەکجاری ئەو هەلا کە بە یەکجاری بگەڕێمەوە قەت لەو تەسەوڕەش نەبووم برێم بچمە حەجی یعنی خوا حەقێکی دا من کە ئەمن تۆ بەچی بکەم بگەڕێمەوە لای خوای وەڵا ئەو ساڵە کە ڕۆژێک بوو کە لۆ من وەچی مێژووەک بوو ڕەمەزانێ قسمەتم بوو یعنی شتێک بوو کە ناوم دەرچوو کە لە بە حەجێ یعنی ئەم قەت لەو تەسەوڕەی نەبووم بە یەکجاری ئەو هەلا کە بە یەکجاری بگەڕێمەوە قەت لەو تەسەوڕەش نەبووم برێم بچمە حەجێ یعنی کە هەز دەکەم شتێکی نوێ لە ناو دڵما ئێستا کە حەز بە نەرمیەکی دەکەم بۆچی پێشتر نەمایمە نازانم یعنی چوپاش حەزەکەی وەم لێ هاتیە ئێستا بە من بی کەسێک دڵی کەچی عاجز نەکەم یعنی خەڵکەکان دەبینم زگم پێیان دۆستێ یعنی داوام لە هەموو گەنجێکی هەیە لە هەموو برادەرێکی خۆم هەیە ئەوی ئەمن دەناسی عەزم لێ بچن ئەو ڕێی تاقی بکەنەوە بزانە چ شتێکی نەعمەتێکی خوای تێدایە نازانم بەدڵەوە ئەمە زۆر مرتاحم یعنی شتەکەم کردیە پەشیمانیش نابووم ئیشاءالله شتێکی زۆر جوانە بوو یعنی لەگەڵ جەماعەتێکی بووین و یعنی خوا حەقێکی دا من کە ئەمن تۆ بەچی بکەم بگەڕێمەوە لای خوای یعنی ئێستا کە خوا ئەمنی قبول کرد کە بچم ئەو حەجەی بکەم و ئیشاءالله لە هەموو مسلمانێکی یعنی عەزی لێ کە بستە ئەو ڕێی خوددا قسمەتی بکاتن ئیشاءالله وەڵی بە حەقەت یعنی ئەمن گۆچشم جارێ دیش بە خودای قەت لە تەسەوڕەوەی نەبووم کە ئەمن نوێژی بکەم یعنی عمرم زۆر گەورە بووە 6 ساڵ تقریباً 9 ساڵم گوتم یعنی حتا کەنجی ئەمن یعنی تۆ بەچی نەکەم یعنی پاش 59 ساڵی یعنی چ جوابی خوای بدەمەوە لەو لای یعنی هیچم پێ نەبی بگەڕێمەوە لای خوای یعنی هەستم بە نقستانی خۆم دەکرد زۆرش بەش خۆم بە شەرمەزار دەزانی منداڵم گەنجم دەدی دەچوون وێژی دەکرد لە ناو چایخانەکەی من دەچوون وێژی دەکرد ئەم بە شەرمەوە تەماشایانم دەکرد حەزم دەکردوە چیوان بووم بەس پێم نەدەکرا یعنی زۆرم کرد یعنی نازانم خواکو ئەو شتە هینادڵی من کە من بگەڕێمەوە بچمە حەجێ شتێکی زۆر لۆ من نامۆ بوو ناوەڵا تازە خلاص بووە من وەختی خۆشی کە دڵی ئەو گەنجانم خۆش دەکرد یعنی لەبەر هەندێ ئەو شتانم دەکرد کە دڵیان خۆشبی بەس گەزانیم شتەکە بێ معنایە و شتێکی باش نەبوو شاڵام نیژەوە ئاخیر و خوڕمای ئەنی نابی جارش کەوت شتانە ڕوو بداتەوە یعنی نازانم بە شەرمەزاری ئەوە دەرێم شاڵە ناگەڕێمەوە ئەو ڕۆژەی وەڵی لە حیات خۆم نوێژم نەکرد بوو قەت نەم کردووە تا عمرم گەیشتە 50 بەس کە ئەو سوورەتانەمان وەختی خۆی لە ئەزبەر کرد بوو لە مەکتەبێ شتەکان دەکرا بەس ئەتە و ئاخیرە هیچ شم نەدەزانی بەس لە پاش ئەو حەجەی مامۆسایەکی ناسیاری خۆمانە بوو ئەو شتەکانی لۆ ڕاست کردمەوە کە نوێژ بکەم و غەڵەتەکانی هەموو لۆ چاکردم و یعنی شتەکان بەدلی من ئێستا هەمووی بە دروستی دەکەم نوێژەکانم یعنی ئێستا باشتر بەڵێ بە ڕۆژی دەبووم هەموو ڕەمەزانان بە ڕۆژی دەوم بەبێ نوێش بەبێ هیچ شتێک یعنی وەچی دەرەی کە دەو بەسترایەک بووم هیچ نەبوو مرتاح نەبووم کە نوێژم نەدەزانی لێژ نەم دەکرد وڵی ئەمن تەقسیریم نەکردێ لە کاری خێرخوازی ئیشاءالله زیاتر دەکەم ئیشاءالله شتی باشتر لۆ شاری هەولێرێ دەکەم هەموو خەڵک بە دنیایەوە دەزانن کە من کابرایکی چۆن بوومە ئیشاءالله لەمە دوات شتی باشتریش دەکەم لۆ ئەو شاری هەولێری ئیشاءالله لۆ خۆم وڵی پەیامم لۆ ئەو گەنجانە نابرێ پەیام لۆ ئەو برادرانەی من کە یعنی حەز دەکەم کەوەچی من بگەڕێنەوە چاو لە من بکەن یعنی وەلەو دەشبینن کە من کە چۆن گۆڕام ئەوانیش دەمەوێ بگۆڕێن زۆر برادرم هەیە ئیشاءالله ئەوانیش لە ڕێ خوارن با بگەڕێنەوە ڕێڕاست ئیشاءالله هەموو وەچیەک دەبین وەچی برایەک دەبین ئیشەکەی من کافتریانی ئەین چایخانەکە با ئێستا هەموو کوڕی چاک دێن هەموو کابرای بەڕێک و پێک ئینسانی چاک دێتەکە من ئەم شتەچی وەم نییە کە برێ قمار بیان شتێک بیتن خەڵکانەکە دێ چای دەخوات چار برادرن پارەی هەر چار چای دەدەن یان نانەچی دەخوات شتێکی وەم نییە کە برێ شتێکی خراپی لە دین ئەمن پێ شەرمەزار بم هەز بە خۆم دەکەم شتێکی خراپم نەکردیە وڵی ئێستاش نازانم یعنی دەچمە حەجێ هەر پێیان ناخۆشە قسەم لە دوو دەکەن خونمان با سەمامان دەکرد و هەر شتەکە پێیان ناخۆش نازان بە چ ڕازیە ئەمە لۆ خۆم دەژیم خوا ئاگادارەکە ئیشەکانی من خوا